من ئێستا لە پارکی هەواری شارم لێرە ڕێکخراوی ئینتەرسۆس بە هەماهەنگی لەگەڵ بەشی مناڵانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سلێمانی هەستاوە بە هەڵمەتێکی پاسکیل سواری بە مەبەستی گەڕانەوەی مناڵانی پەنابەری سووری و مناڵانی خانەخوێ بۆ خوێندن. من بۆ ئەمە بەستە ئەچمە لای یەکێک لە سەرپەرشتیارانی ڕێکخراوەکە ئەگەر بیتە ئێرە سواس دەکەم. سڵاوت لێبێت. سڵاو لە ئێوەش بەخێر بن. ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت تا چەند ئەو هەڵمەتە گرنگە بۆ گەڕانەوە بۆ خوێندن. زۆر بەخێر بن. ئێمە وەکو ڕێکخراوی ئینتەرسۆس بە پاڵپشتی کۆمیسیاری باڵای یەکگرتوەکانی UNHCR وەکو هەموو ساڵێک بەشدارین لە پرۆسەی هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن کە ساڵانە لەلایەن وەزارەتی خوێندنی وەزارەتی فەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوەچێ. خۆشحاڵانە ئەمڕۆ ئەم چالاکی پاسکی سوارێمان ڕێکخست بوو وەکو بەشێک لە هەڵمەتەکە کە ئێمە بەڕێوە بین. وەرزش چ ڕۆڵێک دەبینێت لەو نێوەندەدا؟ بەڵێ وەک ئاماژەمان پێ ئێمە مناڵان خاوەنی کەسایەتی جیاوازن، خاوەنی خولیای جیاوازن، وەرزش و هونەر بەشێکی زۆر زۆر گرنگن لە تەنیشت خوێندنەوە کەوایان لێ بکەین گرنگی پێبەن مناڵەکان و بۆ ئەوەی کە ئەوانیش مەحروم نەبن لەم جۆرە چالاکیانە. ئێمە ساڵانە لە ناو چالاکیەکانمان چەندین چالاکی جیاوازی وەرزشی هونەریان لە ناو قوتابخانەکان و دەرەوەی قوتابخانەکان بۆ ڕێگەخین. باشە. پلانی داهاتووتان چییە یاخود پلانەکەتان درێژخایانە بۆ ئەم بابەتە؟ خۆی کاتی هەڵمەتەکە ماوەی 40 ڕۆژە تاوەکو 11 بەردەوامە بێ هەڵمەتی گەڕانەوە بە خوێندن. بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ئینتەرسۆس لە چالاکیەکانی خۆمان لە پشووی هاوین و لە کاتی مەکتەبیش بەردەوامین. بەردەوام چالاکیمان هەیە و چەندین چالاکی جیاوازی تر لە هەفتەکانی داهاتوو لە پلانمان هەیە بۆ ئەوەی کە مناڵەکانی سەرجەم مەکتەبەکان مناڵانی پەنابەر بێبەش نەبن لەم چالاکیانە. دەستەکانە خۆش زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی هەیە لێرە ئەم چالاکیە وەرزشیە بۆ 30 پەنابەری مناڵی پەنابەری سووری ڕێکخرابوو و بڕیاریشە هەڵمەتەکە بۆ ماوەی 40 ڕۆژ بەردەوام بێت.